هەر کاتێک باز لە ڕۆڵی ئێران دەکرێت لە هەرێمی کوردستاندا بەرپرسان هەرێم و حیزبە سیاسیەکان ئێران با دراوسێکی باش و دۆستێکی مێژووی ناو دەبن، بەڵام لەم ساڵانەی دواییدا زۆر جار باز لەوە دەکرێت کا پەیوەندیەکانی نێوان پارتی دیموکراتی کوردستان و حکوومەتی ئێران بەرەو خراپی چووە. هۆکاری تێکچوونی و پەیوەندیانەش بۆ بەهێزبوونی پەیوەندی پارتی و تورکیا و گرژەکانی نێوان هەولێر و بەغدا دەگەڕێنرێتەوە. لەم ساڵانەدا زۆر جار لە میدیاکانی سەر بە پارتیەوە ئێران با دەستێوەردان لە کاروباری هەرێم تۆمەتبار کراوە. لە دوایین نمونونەکانیشدا ڕووداوەکانی 23 حوزەیرانی پەرلەمانی کوردستان و خۆپشاندانەکانی هەفتەی ڕابردوو بوو کە میدیاکانی نزیک لە پارتی و تەنانەت هەندێک بەرپرسی پارتیش وەک ئاماژەدانێک بە ئێران ئاماژەیان با دەستێکی دەرەکی دەکرد لە پشت ئەو ڕووداوانەوە. بەڵام لە سەراستی فەرمیدا سەفین زەی و تەبێژی حکوومەت دەڵێت ئێران بە هەموو لایەنەکانی هەرێمی ڕاگەیاندووە کە پشتگیری لە مانەوەی بارزانی دەکات لە پۆستی سەرۆکایەتی هەرێمدا. لە ناو ئێرانیشدا لە چەند ساڵی ڕابردوودا میدیاکانی نزیک لە حکوومەتی ئەو وڵاتە زۆر جار بابەت و هەواڵیان لە دژی بارزانی و پارتی بڵاو کردوێتەوە. بەڵام لێران هاوشێوەی هەرێم هیچ بەرپرسێکی فەرمی ئەو وڵاتە لە دژی بارزانی و پارتی لێدوانی نەداوە. حکوومەتی ئێران لەگەڵ هەر کام لە لایەنەکانی هەرێم با تایبەتیش لەگەڵ هەرێک لە پارتی وەکێتیدا پەیوەندیەکی مێژووی هەیە. زۆرترین پەیوەندەکانی ئێران لەگەڵ پارتەکانی هەرێم لەگەڵ پارتیدا بووە. هەر بۆیە باوتەی هەندێک چاودێر پێناچێت نە ئێران و نەپارتی بە ئاسانی دەستبەرداری پەیوەندیەکانیان بن. مێژووی پەیوەندیەکانی ئێران لەگەڵ لایەنەکانی هەرێم بۆ سەردەمی شۆڕشی ئەیلول دەگەڕێتەوە کە لەو کاتەدا حکوومەتی شایێران بۆی کێشە سنووریەکانیەوە لەگەڵ حکوومەتی عێراق پشگیری لە شۆڕشی ئەیلول و مستەفا بارزانی کرد. هەر لە شەستەکاندا دوای قوڵبوونەوەی ناکۆکیەکانی نێوان مستەفا بارزانی و باڵی مەکتەبی سیاسی پارتی با سەرۆکایەتی برای مەحمەد و جەلال تاڵەبانی باڵی مەکتەبی سیاسی بۆ ماوەیەک پەنایان بردە بەر ئێران و هەوڵاندا لە دژی مستەفا بارزانی پشگیری ئێران دەستەبەر بکەن. بەپێی هەندێک سەرچاوی مێژووی لە سەرەتادا ئێران ڕازی بوو بە پشگیریکردنی باڵی مەکتەبی سیاسی، بەڵام دواتر مستەفا بارزانی وەفدێک دەنێرێتە ئێران و جارێکی تر پشگیری ئێران بۆ خۆی مسۆگەر دەکاتەوە. قۆناغی دووەمی پەیوەندیەکانی نێوان ئێران و لایەنەکانی هەرێم بۆ ساڵ 1979 دوای شۆڕشی ئێران دەگەڕێتەوە. لەو قۆناغەدا حکوومەتی ئێران جارێکی دیکە پەیوەندی لەگەڵ پارتی دادەمەزرێنێتەوە و پشگیری لە پارتی کرد لە شەڕی دژی حکوومەتی عێراق و تەنانەت لە شەڕی ناوخۆی نێوان یەکێتی و پارتیشدا پشگیری لە پارتی کرد. ئێران لەو قۆناغەدا دژی یەکێتی بوو بۆی دۆستایەتی نێوان یەکێتی و حیزبە کوردەکانی ڕۆژهەڵاتی کوردستان. لە ساڵ 1986 ئێران لەگەڵ یەکێتیش پەیوەندیەکی دۆستانە دادەمەزرێنێ و ئەم پەیوەندیەش بۆ هۆی ئەوەی دوجار پارتی و یەکێتی و چەند لایەنێکی دیکە دواتر بەناوبیژی ئێران بەرەی کوردستانی دابمەزرێنن. قۆناغی سێمی پەیوەندیەکانی نێوان ئێران و لایەنەکانی هەرێم بۆ دوای ڕاپەڕین و شەڕی ناوخۆ دەگەڕێتەوە. لەم قۆناغەشدا لە ساڵی یەکەمی شەڕی ناوخۆدا ئێران پشگیری پارتی کرد، بەڵام لە ساڵ 1995ەوە پەیوەندیەکانی نێوان یەکێتی و ئێران تونند و تۆڵتر بوون و ئێران ئەم جاریان تا کۆتایی شەڕ پشتگیری یەکێتی کرد. پشتگیریکردنی ئێران بۆ یەکێتی نیگەرانی ئەمریکا و تورکیا و حکوومەتی عێراقی لێکەوتەوە و ئەوە بۆ ئەمریکا بۆ کەمکردنەوەی نفوزی ئێران ناوبژیوانی نێوان یەکێتی و پارتی کرد بۆ کۆتایی هێنان بە شەڕی ناوخۆ. قۆناغی چوارەمی پەیوەندیەکان بۆ دوای ساڵی 2023 دەگەڕێتەوە. ئەگەرچی هەموو پەیوەندیەکانی ئێران لەگەڵ لایەنەکانی هەرێم هەر لە سەرەتاوە تا ئێستا لە ڕێگەی بەرپرسانی ئەمنی ئێرانەوە بووە، بەڵام لە دوای ساڵی 2023ەوە ئێران لە ڕووی ئابووری و بازرگانیشەوە گرنگی بە هەرێمدا. لەم قۆناغەشدا ئێران زیاتر لە هەر لایەنێکی دیکە لە یەکێتیەوە نزیک بووە، بەڵام هاوکات لەگەڵ لایەنەکانی دیکەش و بە تایبەتیش لەگەڵ پارتی پەیوەندیەکی پتەوی هەبووە. بەڵام لە دوای 2011ەوە بە دوو هۆکاری سەرەکی ساردیەک کەوتۆتە پەیوەندیەکانی نێوان پارتی و ئێرانەوە. هۆکاری یەکەم تێکچوونی پەیوەندیەکانی نێوان بارزانی و نووری مالکی بوو کە ئێران پشگیری لە نووری مالکی دەکرد و هۆکاری دووەمیش نزیکبوونەوەی پارتی لە تورکیا بوو. ئەم نزیکایەتیەش بۆ هۆی ئەوەی پەیوەندی ئابووری و بازرگانی تورکیا لەگەڵ هەرێم زۆر زیاتر بێت لە پەیوەندی هەرێم و ئێران. لەمەشدا ئێرانیەکان نیگەرانی خۆیان نەشاردوێتەوە. لە قۆناغی چوارەمدا پەیوەندیەکانی نێوان ئێران و لایەنەکانی هەرێم قاسم سولەیمانی فەرماندەی سوپای قودسی ئێرانی ڕۆڵی سەرەکی هەبووە. بەر لە 2 مانگ قاسم سولەیمانی سەبارەت بە کێشەی سەرۆکایەتی هەرێم لەگەڵ لایەنەکان کۆبوویەوە و بەپێی هەندێک سەرچاوە قاسم سولەیمانی ڕازی بووە بارزانی لە پۆستەکەیدا بمێنێتەوە. لە ئێستاشدا حکوومەت بانگەشەی ئەوە دەکات کە ئێران پشگیری لە مانەوەی بارزانی دەکات. هەندێک لە چاودێران پێیان وایە ئەگەر ئێران پشگیری لە مانەوەی بارزانی بکات چەند مەرجێکی هەیە. ئەو مەرجانەش بریتین لە یەکەم ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی لەگەڵ بەغدا بەو پێی ئێران بە توندی پشگیری لە یەکپارچەیی خاکی عێراق دەکات. دووەم لە ڕووی ئابووری و بازرگانیەوە هاوسەنگی لە نێوان ئێران و تورکیادا ڕابگرێت. سێم
لەسەر ئاستی هەرێمیش پارتی دەبێت پابەندی هاوسەنگی هێز بێت لە نێوان یەکێتی و پارتیدا. چوارەم، ڕێگریکردن لە جموجولی حیزبە کوردیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە لەم دواییانەدا هەندێک لەو حیزبانە لە ناوچەکانی ژێردەسەڵاتی پارتیەوە جوڵیان بە هێزەکانیان کردووە.